ڕێز لیوا عەبدولخالق تەلعەت نوێنەری حکوومەتی یاریمی کوردستان لە فەرماندەی ئۆپراسیۆنە و بەشەکان گفتوگۆ بکەم. کاک لیوا عەبدولخالق زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24 لە بەغدا لەگەڵمانیت. دەکرێت سەرەتا بپرسم ینی ئاشکرایە کە ئەمریکا گرنگێکی زۆر زیاتر بە هێزەکانی پێشمەرگە دەدات. ئەم گرنگی پێدانە بۆ چیە گەڕێتەوە؟ بەڵێ تاکید لە سەرهەڵدانی شەڕی داعش دژ بە هێزەکانی داعش ئەو هاوپەیمانیەی نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزی هاوپەیمانان بە تایبەتی هێزی ئەمریکا دەورێکی سەرەکی هەبووە هەر لە ساڵی دەتوانین بڵێن 2014ەوە واتە لەو کاتێک کە هێزەکانی داعش پەیدا بوون بە تایبەتی ئەو هێرشانەی کە داعش کردیانە سەر ئەو ناوچانەی کە نزیکن لە هەرێمی کوردستان لەو کاتەوە دەوری هێزە هاوپەیمانەکان و بە تایبەتی هێزی ئەمریکا دەورێکی سەرەکی هەبووە بۆ پاڵپشتیکردن و هاوکاریکردن. باشە چی وای کرد کە ئەمریکا بتوانێت زیاتر بە پێشمەرگە بکات وەک لە هێزەکانی عێراق؟ بەڵێ هێزی پێشمەرگە دەتوانین بڵێن هێزێکی پتەوە و هێزێکە ئەوەی سەرکردایەتی ئەو هێزە دەکاتن جێی متمانەی ئەو وڵاتانەیە بە تایبەتی ئەمریکا و دەورێکی سەرەکی دەبێ لە ئێستا و لە داهاتوش لە هەر گۆڕانکاریەک لەو ناوچەیە لە ڕووی سەربازیەوە ڕوو بدا. بۆیە دەتوانم بڵێم یەک لەو هێزانەیە کە ئەمریکا لە ڕابردوو لە داهاتوش پاڵپشتی دەبێ و بە هێزێکی متمانە و یەکگرتوو دەزاندرێ لە هەموو ئەو بڕیارانەی کە لەو ناوچەیە درا و لە داهاتوو لەلایەن هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان دەدرێتن. بۆیە دەڵێم پێشتریش باسی ئەمە تەواوکەم پێشتریش باسی ئەو بابەتەمان کردێ زۆر جار هەبوونی کۆمەڵێک هێز لە ناوچەکە بە تایبەتی ئەو ناوچانەی کە دەتوانم بڵێم لە نێوان هێزی پێشمەرگە و هێزی سوپای عێراقدایە بەربڵاوبوونی ئەو هێزانە هەبوونی ئەنواع هێز لەو ناوچانە بۆتە کێشەیەکی گەورە کە نەتوانێت ئەمریکا بتوانێت بە ئاسانی پاڵپشتی و هەماهەنگی لەگەڵ ئەو هێزانە بکە. بۆیە تاکە هێز لە ناوچەکەی بە تایبەتی لە عێراق دەتوانین بڵێن هێزی پێشمەرگەیە کە دەتوانێت لە هەموو ڕوەکەوە پشتی پێ بەستێەوە پێشمەرگەش هەموو کاتێک ئامادە بێت لە هەر بڕیارێکیان لە هەل هاوکاریەک لەنە هێزی ئەمریکاوە دەدێت بۆ ئەو هێزانە. باشە مادەم باسی بۆشایی ئەمنیت کرد هێزی پێشمەرگە بەڵێ باشە کەواتە باوە پرسیارە بکەم بۆچی پڕکردنەوەی بۆشایی ئەمنیەکان بوون بە مۆتەکە بۆ هێزەکانی سوپای عێراق؟ دەڵێم ینی کە باسم کرد هەبوونی ئەنواع هێز لەو ناوچانە کە پێکاتووە لە هێزی سوپای عێراق، هێزی حەشدی شەعبی، هێزی کۆمەڵێک ئەحزابی جۆرا و جۆر لەو ناوچانە بۆتە شتێکی بارگران لە بۆ هێزی هاوپەیمانان ئەوەی دەمێنێتەوە کە بتواندرێ کە بەیەک هێز و بەیەک بڕیار هێزی پێشمەرگەیە لەو ناوچانە بتوانێت. بەڕێز عەبدولخالق پرسیارەکەی من ئەوە بوو کە بۆشایی ئەمنیەکان هەیە بۆچی هەتا ئێستا سوپای عێراق نایەوێت بۆشایی ئەمنیەکان پڕ بکاتەوە بە هاوانگی لەگەڵ هێزی پێشمەرگە؟ بخۆی نایەوێ و ناشکرێت ینی هەردوو بابەتە ینی کە نایەوێت ناکرێت بۆ ناکرێت هەبوونی کۆمەڵێک هێز لەو ناوچانە هەبوونی کۆمەڵێک هێز لەو ناوچانە وەکو دەڵێم کە باسم کرد ینی ئەو ناوچانە و ناوچەکانی تریش تەنها لە دەست سوپای هێزی سەربازی عێراقدا نییە بەڵکو کۆمەڵێک هێزی تری تێدایە هەر یەکە و سەر بە لایەنێک و سەر بە حیزبێکە کە ئەو لایەنانە ناتوان یان نانەوێ یاخود ناتوان بە ئاسانی کۆنتترۆلی ئەو ناوچانە بکرێ لە زۆر جار لە بەرژەوەندی ئەوان نییە بتواندرێ ئەو ناوچانە کۆنتترۆل بکرێتن. بۆیە بربەستێکی گەورە دروست بووە کە تا ئێستا دوای تشکیل بوون ئەو دیلیوای هاوبەشە دەتوانین بڵێم تا ڕادەیەکی باش وەچوونی هێزەکانی پێشمەرگە لە هەبوونی ئەو دیلیوای هاوبەشە دەورێکی سەرەکی بینیوە بۆ بتواندرێ بە ئاسانی لە داهاتوو ئەو ناوچانە بپارێزێت. کاک عەبدولخالق بەرپرسان و ینی فەرماندەکانی ئەمریکا زیاتر چ داواکاریەک لە لیوا هاوبەشەکان دەکەن لە ئۆپراسیۆنە هاوبەشەکان دەکەن؟ ئەو داواکاری ئەوانە پێشتریش کە
لە چەندین کۆبوونەوە تێیدا باس کراوە ئەوەیە کە بتواندرێت زیاتر کۆنتترۆلی ئەو ناوچانە بکەن و ڕێگە نەدەن لە هەبوونی هەر بۆشاییەک نەو ناوچانە و بتواندرێت بە هەماهەنگی لەگەڵ هێزی هاوپەیمانان لە هەر وەرگرتنی هەر زانیارێکی هەواڵگری لەو ناوچەیە بە جووتی کە ئاگادارکردنەوەیان و بۆی بتوانن ئەوانیش لەبەرەوەی هەموو کات هێزی هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکا لە فەرماندە هێزا و بەشەکانی بەغداش کە من لێرە نوێنەرم هەموو کاتێک ئەوان ئامادە باشیان نواندووە لە هەر کەم و کوڕێک یاخود لە هەبوونی هەر مەترسێک بۆ ناوچانە ئەوان ئامادەن هاوکاری هێزەکانی پێشمەرگە بکەن هێزەکانی ئەو دیلوە هاو باشە بکەن بۆی بتواندێت کۆنتترۆلی ئەو ناوچانە بکرە بە شێوەیەکی یەکجاری. باشە با باز لە بابەتێکی زۆر گرنگ بکەم بە گوێرەی دەستور. پشکی هەرێمی کوردستان لە سلکی سەربازی عراق چەندە و ئێستا چەندی بەدەستی کوردەوەیە؟ ئەو بابەتە وەکو باسی ئەوە دەکەی کە وەکو پارە باسی بکەین یان وەکو وەڵا وەکو پارە وەکو چەک وەکو هێز پۆستەکان ئەو هاوکاریانی ئەو هۆکە هاوکاریانی کە سوپای هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکا دەیگەینیتە عێراق بەشێکی ئەو بەشەی کە ئەمریکا دایناوە دەتواندرێت بە هیمەتی هەمولایەک بگەندرێتە سوپای پێشمەرگە چ لە ڕووی چەکەوە چ لە ڕووی هاوکاریەکان و هەرچەند زۆر جار بربەستی گەورەیان بۆ دروست دەکرێت بە تایبەتی لە کاتی گواستنەوەیان لە میناکان یان لە فڕۆکەخانەکان بەڵام مەسەلەن عێراق ئەو بربەستە دروست دەکات وەکو بەڵێ 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 باشە بۆچی ینی هێزی پێشمەرگە بەشێک نییە لە وەزارەتی بەرگری عێراق ینی زۆر جار ئەو جۆرە چەکانی کە بۆ خۆیان دەکڕن بە حەقی پێشمەرگەشی نازانن. بەس لە بن فشاری ئەمریکا توانیمانە بە هیمەتی هەمولایەک بە هیمەتی سەرۆکی ئەرکانی پێشمەرگە ئەو چەکانە بە هەر شێوەیەک بێ بگەندێتە دەستی هێزەکانی پێشمەرگە و تا ئێستا بە شێوەیەکی ڕێک و پێک دەتوانم بڵێم هەرچەند بربەستی بۆ دروست دەکرێت بەڵام ئەو هاوکاری و ئەو چەکانە دەگاتە دەستی پێشمەرگە هەرچەند دیسان لێرە تاکید دەکەمەوە ینی لە ژێر تمۆحی وەکو پێشمەرگە وەکو هێزی پێشمەرگە دانیا بەڵام بە تاکید لە داهاتوو لە هەموو ئەو گۆڕانکانە ناوچە دروست بووە زیاتر وەهەز دەکرێت ئەو هاوکاریانە ئەو چ لە ڕووی لۆجیستیەوە چ لە ڕووی هاوکاری مادیەوە لە هەموو ڕۆیکەوە بەرەو پێشتر دەڕاو زیاتر ئینشاءالله هەرچەند جەنابیشت دەزانن کە ئێستا وەفدێکی سەربازی لە ئەمریکایە و جەنابی سەرۆکی حکوومەتیش لەگەڵ وەزیری پێشمەرگە ئەویش ئێستا بە سەردانێک لە ئەمریکا بە تاکید ئەوەش دەورێکی سەرەکی دەبی بۆ زیاتر هاوکاریکردن و پاڵپشتکردنی هێزەکانی ئەمریکا بۆ سوپای پێشمەرگە لە هەرێمی کوردستان. باشە یەک پرسیار زۆر بە کورتی وەڵام من بیتەوە سوپاس دەکەم ئایا هێشتا مەترسی داعش ماوە ئەگەر ماوە لەکوێیە؟ بەڵێ بەڵێ مەترسی داعش تەواو نەبووە پێشتیش باسمان کردووە ئەو شوێنانەی وەکو دەکەوێتە ناوچەی حەمرین چای حەمرین قەرەچووخ کەرکووک هەندێک شوێن لە تکریت لە دیالە تا ئێستا مەترسی داعش بەردەوامە بەڵام دەتوانین بڵێم لەو ناوچانەی کە دوولیوە هاوبەشەکەی لێە ئەو ماوەی کە تا ماوەی نزیکەی ساڵێک دەبێت کە دامەزراون هیچ ڕووداوێک یان هیچ هێرشێکی داعش نەکراوتە ئەو ناوچانە ئەوەش دەتوانین بڵێن هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە بتوانین ئەو دوولیوە هاوبەشە ئەو شێن بۆشاییانیان پڕ کردوێتەوە و بەردەوام دەبن و لە داهاتووش بە تاکید بەرنامەی تر هەیە بۆ زیاتر کۆنتترۆلکردنی ئەو ناوچانە. زۆر زۆر سپاس بەڕێز لیۆ عەبدولخالق تەلعەت نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکان لە بەغدا میوانی کوردستان 24 بووی.